گۆڕانکاریێکی زۆر زۆر لەبەرچاوی وەختەوە بینیوە. شارەزاییەک و وشیاریەک و وریایەکی زۆر باشتری هەیەدا. وای لەکوێ خەسمی خەسانی بازار زۆربەی ڕۆژیە. بەڕاستی مەسەلەی خۆراک ئەمڕۆ یەکێکە لەو گرفتانەی کە بۆتە گرفتێکی ڕۆژانە، بووەتە یەکێک لە بابەتە گرنگەکانی ژیانی ڕۆژانەمان، بۆیە پێویستە بە هەموو لایەکمانەوە گرنگی پێ بدەین، هەمووەکو لایەنی تەندروستی، هەمووەکو دەستگای ئەعلامیەکان و ئەوەی کە توانای هەیە لە هەر بوارێکە کۆمەلگە هۆشیار کاتەوە. چونکە ئێمە بەڕاستی وەکو تەجروبەی خۆمان هیچ کەم و کوڕیمان نییە لە مەسەلەی یاسایە، هیچ کەم و کوڕیمان نییە حتا لە مەسەلەی جێبەجێکردنیشا، بەڵام ئەوەی گرنگە بۆ ئێمە بەڕاستی هۆشیارکردنەوەی خەڵکە. گرنگترین هۆکار بوو ئەوەی بتوانین خۆراکێکی تەندروست لەناو کۆمەلگەیە بڵاوکەین و کولتورێکی باشی خۆراک بڵاوکەینەوە، بریتە لە هۆشیارکردنەوەی خەڵک. ئەمڕۆژ گرنگترین چین کە پەیوەندیێکی ڕاستەوخۆیان بە مەسەلەی خۆراکەوە هەیە، دایکانی بەڕێزن کە هەم کابانی ماڵن، هەم ئێستا دڵخۆشیێکی زۆرەوە کە لە زۆربەی زۆری خواردنگەکانە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەڵەبجەیە دایکانی بەڕێزن کە ئەو شوێنانە بەڕێوە ئەبەن و شێفن و شوکاری دروستکردنی خۆراکەکەن. بۆیە بە گرنگمان زانی کە ئەمڕۆ ئەو دایکە بەڕێزانە ئەو خوشکە بەڕێزانە لە شوێنێکی ئاوایە کۆکەینەوە، بۆی بتوانین بە هەردوو لامانەوە ئەوەی پێمانەکرێت لە بواری هۆشیاری خۆراکە کاری لەسەر بکەن. ئەمڕۆ وڵای ئێستا خۆراک گۆڕانکاریی زۆری بەسەر هاتووە، وەکو 30 ساڵێک لەمەوبەر نییە. ئێستا خۆراک هەم لە ڕووی کوالیتیەوە گۆڕانکاری بەسەر هاتووە، هەم لە ڕووی بازرگانی و عنی ئێستا خۆراک بازرگانێکی زۆر زۆری پێوەکرێت، چەندەها جۆر خۆراک لە مارکێتەکانە هەن. ینی ئەتوانی بڕۆیتە هەر مارکێتێکەوە سێرێکی بۆ نمونە هەر ئایتمێک لە خۆراک بگری سەدەها جۆر هەیە لە ناو مارکێتەکانە. ینی کەم وڵات هەیە کە خۆراکی لە هەرێمی کوردستان و لە مارکێتەکانی ئەمەیانە بێت. بۆیە گرنگە وەکوتم شارەزایەکی باشمان لە بواری خۆراکە هەبێ بۆ ئەوەی بزانین ئەنی لەناو هەموو جۆرە خۆراکەیە چی بەکارهێنێ. بەتەئکید خۆراک یەکێکە لەو وەکوتم بوارە گرنگانی ژیانمان، کە خۆراک هەر مناڵ لە دایکە بێت، ینی گرنگترین شت پەلاماردانی خۆراکە، هەموو هەوڵ و تەقەلایەکی بۆ خۆراکە، گریانەکەی بۆ خۆراکە. ژیانی ئێمە بڕۆ سیر حتا بازاڕەکان کە لە 50 60 و 70 دوکانەکان هەمووی دوکانی خۆراکە، لایەنێکی گرنگی ژیانی ئێمە، خانەکانی لەشی ئێمە، پێکهاتی لەشی ئێمە لەو خۆراکەوە دروست ئەبێت کە ئێمە ڕۆژانە بەکارین. ئەگەر خۆراکەکە تەندروست بوو بە تەئکید لەشێکی تەندروستمان ئەبێت و بە دوورەبین لە نەخۆش. ئەمە باشترین جۆریانە. جۆری دواتەوە بزان چۆن بەپیان خۆمانی لێبپارێز ئەو وەرانی کە لە بازاڕە چۆن بیناسیتەوە بەڕاستی. بسم الله الرحمن الرحیم. ئومێد ئەحمەد حەما ئەندازیاری کشتوکاڵی ئێمە باسی بەرهەمی ئۆرگانیەکەین، ئەو بەرهەمەی کە خەڵک بێخەم بتوانێت بیخوات و هیچ کاریگەرێکی لەسەر تەندروستی نەبێت. ئەو بەرهەمەش بە ئاسانی بەرهەم ناهێنێت و لە وڵاتانە ئێستا هەموو وڵاتە پێشکەوتوەکان پشتیان بەم بەرهەمە بەستەوە کە بەرهەمێکی تەندروستە و ینی خەڵکی بەدەرە بێت لەو نەخۆشیانەی کە بەهۆی خواردنەوە تووشە بێت، چونکە ئێمە زانین زۆربەی و نەخۆشیانەی کە مرۆڤ تووشێ بێت لە ڕێی خواردنەوە، چونکە خواردن هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی زۆرترین نەخۆشی تووشی مرۆڤ بێت، چونکە مرۆڤ بە بەردەوامی پێویستی وەکو چۆن پێویستی بە ئاو هەیە پێویستیی بە خواردن هەیە. بۆ ئێمە دائما هەوڵ دەدەین بەرهەمێکی تەندروست بەرهەم بێن بۆی پارێزراو بین لەو نەخۆشیە خراپانەی کە بەهۆی خۆراکەوە تووش. ئەو بەرهەمە خراپانە ئەو بەرهەمانن کە قڕکەری کیمیایی زۆر بەکارهێنراوە، بە ئاوی زێراب ئاودراوە، دەستکاری تۆوەکانی کراوە، جیناتەکەی گۆڕاوە. ئەمانە ئەو بەرهەمە خراپانن کە ئێمە خۆمانە بێت لێ بە دوور بکەین. چۆن ئەمانە بناسیینەوە؟ ئەوانە ئەبێت وەعی لەناو خەڵکە و بەرز بێتەوە کە تا بەرهەمێک نەزان ئۆرگانیە و کوالیتی بەرزە لە بازاڕە نەیکردن تاوەکو فەلاحەکان پشکەن لەو هەموو دەرمان و قڕکەرە بەکاری هێنن. ئەو کاتێمە بەرهەمێکی تەندروستمان بۆ بەرهەمێنە یا بێ ڕێکخراوەکان تەداخل بکەن لەم بەرهەمێنانی ئەم بەرهەمانە.